ئێستا لە کەمپی نوێی زانکۆی سلێمانیم ئامادەکاری دەکرێت بۆ پاڵەوانێتیەکی دریفتی ئۆتۆمبیل. سبەینێ لەم گۆڕەپانە پاڵەوانێتی GMS بۆ جاری سێم لە شاری سلێمانی دەست پێ دەکات بە بەشداری 10 ئۆتۆمبیل لە سەرجەم عێراقەوە. من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای کاغڕێیان سەرپەرشتیار ئەمە سڵاوی لێبێ. کاغڕێیان ئەو کەسانی کە بەشداریەکەن لە سەرجەم عێراقەوەیە؟ لە شاری کەرکووک و لە شاری مووسڵیشۆ لە بێجگە شارەکانی سلێمانی لە بێجگە شارەکانی کوردستان لەم شارانەشۆ بەشدارن. ئۆتۆمبیلەکان چین مۆدیلەکانیان چییە؟ زیاتر بە گشتی BMW مۆدلی EC6 و EC و بێجگە ئەوەش دوو سیاری جیازی تیا بەشداریەکەوە یەکێکیان بۆ جاری یەکەمە لە عێراق و کوردستانە ئەنجامەدرێت کە ئۆتۆمبیلی ئۆفرۆدە بە شێوازی ئۆتۆمبیلی ئۆفرۆد داخلی ئەم بتوڵەیە بووە کە لە بتوڵی دریفتەکەی بەشداریەکەات. واتەمە تەنیا بۆ دریفتە ئەم پاڵەوانێتیە؟ بەڵێ. باشە براوە خەڵاتەکرێ؟ $2000 دانراوە بۆ براوەکان کە بۆ یەکەم و دووەم و سێم دابەشەکرێت. سبەینێ چیە توانێت بینەری ئەم پاڵەوانێتێ بێ؟ هەموو کەسێک توانێت بێت لێرە بلیتەکڕێت و یەتە ژوورەوە. تەنها سبەینەیە؟ تەنها سبەینەیە 6 ئێوارە. زۆر باشە. ئەو ئۆتۆمبیلانی کە بەشداریان کردو مۆدیلیان نوێ مۆدیلیان کۆنە چۆنن؟ بە تێکەڵتیادی تیاتی مۆدلی 2015 کە ئەم نیسانزێتێ لە پشتمانەوە ئەیبینین و بە زۆری ئەوانی تر مۆدل کۆنن. زۆسپاس بۆ بەڕێزە. یەکێک لەو بەشداربووانەی کە بۆ یەکەم جارە بەشداری کردو بە ئۆتۆمبیلەکە ئۆتۆمبیلێکی تایبەتی هەیە کە ئۆتۆمبیلی خۆی ئۆڤڕۆدە بۆ شاخودا خەبێت بەڵام ئەمان ئەم جارە بۆ دریفت بەکارێن. سڵاوی لێبێ پێم بڵێ چۆن بوو بیرۆکەی ئەم ئۆتۆمبیلە و بۆ هاتوو لە چی پێکاتەوە؟ وڵی وەکو پێکهاتەی تەنها شاسەکەی ئۆفرۆدا ئەوەی دیکە لە هەولێر دروستکرایە لەکن کاکیونس کە لە سفرەوە تا کامل خۆی دروستی کردی ینی حتا مەچنە بەستان و گێڕەکە و دەستکاریکردنەکانی هەرەمووی باڵی خۆمانەیە. واتە بەرهەمی خۆماڵیە؟ بەڵێ بەرهەمی خۆماڵیەوە بۆ یەکەم جارە ئەو شتە بچووکە. تواناکەی چەنە ئۆتۆمبیلە؟ تقریبا 420 هۆرس پاوەرە و 500 نیوتنمەتر ئۆفتۆرکمان هەیە ینی زەبری زۆرە سیارەکە و بە دەفعی هەر چوار تەکەرە ینی توانین خۆت بە مانوەڵی بیکە ڕێلوی درایڤ ینی تەکەری دوای بخڵێتەوە یاخود هەر چواری بێکەوە. ئەمە چەندەم جارێکە بەشداری ئەم جۆرە پاڵەوانێتیان ناکە؟ وەکو سیارەکە یاخود سیارەکە پێشتر لە 2021 دوو جار یەکەمی هێناوە لە بتوڵی ئۆفرۆد لە 2022 هێناوە بەس ئەو جارە حەزم لێ شتێکی جیاواز بکرێتەوەک ئەوەی کە کوردیش ئەتوانشی جیاواز بکە ینی ئەو گەنجانێک کە لێرە نەتوانای زۆریان هەیە لێ یاتوێکی باشیان هەیە نەک تەنها برێم خۆم سیارەکە نابە پێچوانەوە هەمیان حەز و تایبەتێکی جیاوازیانە بۆی هەیە ینی بگرە هیچ کام لە سیارەکان ئاسانینە بگرە ئەمە بەنوع حەولێن تەحکومی سیارەکە بکەین کە شتێکی جوان ینی ماشی جوان پێشش بە خەڵکی بکەین. ئەمە تێشوی چەند بووە ئۆتۆمبیلە؟ وڵای ئەوە بێلەکە خاوەنەکەی قسە بکەم بەس زۆر بووە ینی لەو باوەڕێدا ئەمە گەشت بێتە تقریبان 2 دەفتەر و نیو بۆ 3 دەفتەر. دەنگی زۆر بەرزەم ئۆتۆمبیلە توانین بۆ مەتاقی بکەیتەوە بزانیت چییە چۆناییە ئیشیش پێ بکەی فەرموو. بەڵێ ئەوەی کەی بینن ژمارەیەک ئۆتۆمبیل کە 10 ئۆتۆمبیلن لە سەرتاسەری عێراقەوە بەشداریان کردووە لە شارەکانی هەرێمی کوردستان و لە مووسڵ و کەرکووک ئیشەوە بەشداریان کردووە کە ئۆتۆمبیلەکان دەستکاری کراون ئۆتۆمبیلی ئاسایی سەرشەقام نین کە بە شێوازێک لە مەشینەکانیان لە تایەیان لە بۆدی ئۆتۆمبیلەکان لە سەرجەمیان دەستکاریان کراوە. ئۆتۆمبیلەکان جیاوازن ئۆتۆمبیل BMW تیان نیسانی تایە جۆرە و جۆرن ئۆتۆمبیلەکان تایبەتن بە شێوەیە کە دەنگیشیان جیاوازە ئەم ئۆتۆمبیلانە. ئەمە ئۆتۆمبیلێکە بۆ یەکەم جار ئەمە بەڵێ سبەینێ کاتژمێر 6 لە کەمپی نوێی زانکۆی سلێمانی پاڵەوانێتی GMS بۆ جاری سێم لە شاری سلێمانی دەست پێ دەکات کە بە بەشداری 10 ئۆتۆمبیلە و سەرجەمیان بۆ ئەو کەسانەیە کە عاشقانی دریفتن بە ئۆتۆمبیل.